دەنگێ گەل دەنگێ کوردستانیە. کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان داواکاریکی نوێیان بە مەبەستی دیدار پێشکەش کرد. هەریەکە لە سۆزان ئاکیپا، ئیبراهیم بیلمەز، چەنگێزی ڕەکلی و ئێمران ئەمەکچی لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی هەریەکە لە عومەر خێری کونار، حەمەڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە ئێستادا دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی هێرش دەکەنە سەر گوندەکانی قوبور ئەلقەرانجا و دەردەدار لە تەلتەمەر. سەبارەت بە زەرەر و زیانەکانی تۆپبارانەکان هیچ زانیاریەک لە بەردەستدا نییە. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجیڤاکین کوردستان کەجەکە لابارەی ساڵیادی کۆمەڵکوژی یەکەمی پاریسەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. کەجەکە ڕاگەیان گەلی کوردستان بۆ ڕوونکردنەوەی کۆمەڵکوژی پاریس ساڵانەکە بانگەوازی لە دەوڵەتی فەڕەنسا و هەموو دەوڵەتانی ئەوروپا دەکات. وەک تەفگەریش ئێمە چەندین جار ئەم بانگەوازەمان کردووە و ئەگەر فەڕەنسا دەیەوێت لەژێر ئەو تاوانە دەربچێت دەبێت ڕوونکردنەوە لەسەر کۆمەڵکوژی پاریس بدات و ڕاستیەکان بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە. هەروە کەجەکە ڕایدەگەێنێت تێکۆشانی ئێمە لەسەر ڕێبازی شەهیدان بەڕێوە دەچێت لێپێچینەوە لە هەموو کۆمەڵکوژیەکان دەکات. دیداری نێوانشاندی ئیمراڵی دەم پارتی و سەرۆکی گشتی جەهەپە ئۆزگۆر ئۆزەل بەڕێوەچوو. شاندی ئیمراڵی کە پێک هاتوون لە پارلەمانتار سەری سوریا ئۆندەر و پەروین بولدان و هەروەها و سەرۆکی شارەوانی گەورە شاری مێردین ئەحمەد تورک لە نێوانیان دیداری لەگەڵ ئۆزگۆل ئۆزەل لە پارلەمان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا سکرتێری گشتی جەهەپە سەلین سایەک بووکە و یاریدەری سەرۆکی گشتی جەهەپە و هەروەها سەرۆکی فراکسیۆنی جەهەپە لە پارلەمان بەشداری دانیشتنەکە بوون. لالایەکی تریشەوە شاندی ئیمراڵی دەم پارتی پاش سەردانی لەگەڵ پارتی جەهەپە لەگەڵ سەرۆکی گشتی پارتی دەڤا عەلی باباجان کۆبووەوە. لە بەردەم بارەگای پارتەکە لەلایەن سەرۆکی فراکسیۆنی دەڤا و هەروەها یاریدەری سەرۆکی گشتی و دوو ئەندامی تری پارتی دەڤا پێشوازی لە شاندی ئیمراڵی کرا. لە سلێمانی شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لەگەڵ نوێنەرایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کۆبوونەوە. ئامانج لە کۆبوونەوەکە ئامادەکاری بۆ ئەنجامدانی کۆنفرانسی ڕاوێژی نیشتمانی و دروستکردنی کۆدەنگی لە نێو لایەنەکاندا بوو. هەروەها باس لە هەوڵەکان بۆ پشتگیری لە ڕۆژاوای کوردستان و کۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرا. جیاماژە لە کۆبوونەوەکەدا تیشکخرایە سەر ئەوەی کا پێویستە لەم دۆخەدا کورد بتوانێت دەرفەتەکە لە بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت و ببێتە ئاکتەرێکی سەرەکی لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن. بە گوێرەی ئەو زانیاریانەی ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی کۆماری تورکیا ئاشکرای کردووە ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دەچێتە ئەنکەرە و لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کۆ دەبێتەوە. ماڵپەڕەکە ئاشکرای کردووە لە ئەنکەرە و لە کۆشکی سەرۆکایەتی کۆماری ڕەجەب تەیب ئەردۆغان پێشوازی لە مەسرور بارزانی
سەرۆکی حکوومەتی هەرێم دەکات و ئاژانسی فەرمی تورکیاش دەڵێت مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم دوای گەشتنی بە ئەنکەرە لا وەزارەتی دەرەوەی تورکیا و لەگەڵ هاکان فیدان و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کۆ دەبێتەوە و دواتر لە کۆشکی سەرۆکایەتی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان کۆ دەبێتەوە. هەروەها بە پێی زانیاریەکان لەلایەکی ترەوە ئەمڕۆ نەچیروان بارزانی بە سەردانێک دەچێتە دیمەشق و لەگەڵ ئیدارەی نوێی ئەو وڵاتە کۆ دەبێتەوە و پرسی کورد و دانوستانەکانی ڕۆژاوای کوردستان لەگەڵ دیمەشق تەوەری سەرەکی سەردانەکە دەبێت. باپەی ڕاگەیاندراوی وەزارەتی دەرەوەی تورکیا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ سەردانی تورکیای کردو و لەگەڵ نوح یەڵماز جێگری وەزیری دەرەوەی تورکیا کۆبووەتەوە. هەر بە پێی زانیاریەکان ئامانجی کۆبوونەوەکە پرسی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و هاوکاری و پشتیوانی جوڵانەوەی نەوەی نوێ بۆ سیاسەت و پلانەکانی دەوڵەتی تورک لە سنووری سلێمانی و باشووری کوردستان بووە. پەرلەمانتارێکی کورد لە بەغدا زانیاری نوێ لەبارەی سزای تورکیاوە بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت ئەو بڕیارەی دراوە لەلایەن دامەزراوەکانی فڕۆکەوانی و گواستنەوە لە تورکیا نەدراوە. دوێنێ تورکیا قەدەغەکردنی گەشتە ئاسمانیەکانی بۆ فڕۆکەخانەی سلێمانی بۆ 6 مانگی دیکە درێژ کردەوە و پاساوی تورکیاش پرسی ئەمنی و گەشتەکانی هاتن و چوون لە فڕۆکەخانەکانی تورکیاوە بۆ سلێمانی و بە پێچەوانە ڕاگرتووە بۆ ماوەی 7 مانگی دیکە. لای خۆشیەوە کاروانیاروەی پەرلەمانتاری کورد لە بەغدا ئاشکرای کردووە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی تورکی پرۆسکەیەکی ناردووە بۆ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق و سزاکانی سەر فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی تا مانگی 7 ئەم ساڵی درێژ کردوێتەوە بەبێ دیاریکردنی هۆکارەکانی درێژکردنەوەکە. هەروەها یاروەیس جەختیش دەکاتەوە بڕیارەکە لەلایەن دامەزراوەکانی فڕۆکەوانی و گواستنەوە لە تورکیان نەدراوە بەڵکو سیاسیە و لەسەرەوەی ئەوانەوە بڕیارەکە تازەکراوەتەوە. هاوڵاتێکی کورد بە ناوی محەممەد عەزیزی خەڵکی قەسرە شیرین لە سنووری کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە تێرمیناڵی سنووری پەرویزخان بە دەستڕێژی گولە لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە کوژراوە. هەروەها بە پێی زانیاریەکان هێزە چەکدارەکانی ئێران لە کاتی هەوڵی دەستگیرکردن تەقیان لەو هاوڵاتیە کردو و فیشەکێک بەسەر شان و شانی کەوتو لە ئەنجامدا گیانی لەدەستداوە. تا ئێستا هۆکاری ڕووداوەکە ئاشکرا نەکراوە. جێ ئاماژەی بەپێی ئاماری رەخراوی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان لە ساڵی ڕابردوودا 152 پیا و 4 ژن لە سەرجەم ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سێدارە دراون و هەروەها 586 کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژێمی ئێرانەوە دەستگیر کراون کەسیان ژن بوون. زەینەب جەلالیان لە نامەیەکدا ڕایگەیاند بیرکردنەوەکانم سەرچاویان لە پارادایمی هزری ڕێبەر ئۆجەلان وەرگرتووە و دەشڵێت تاوا لە هەموو ژنان و گەنجان و ئازادی خوازان دەکەم بەشداری لە هەڵمەتی ئازادی ڕێبەر ئاپۆ بکەن. زەینەب جەلالیان زیندانی سیاسی کورد لە زیندانی یەزدی ئێران کە ماوەی 7 ساڵە زیندانیە و زیندانی هەتایی بەسەردا سەپێنراوە لەبارەی هەڵمەتی ئازادی ڕێبەر ئۆجەلان نامەیەکی بڵاو کردەوە. جەلالیان ڕایگەیاند بیرکردنەوەکانم ئیلهامیان لە پارادایمی هزری ڕێبەر ئۆجەلان وەرگرتووە کە بەهۆی هێزر و ئازادی خوازیەکەیەوە 26 ساڵە لە بەندیخانەیەکی نامرۆڤانەدا دەست بەسەر کراوە. من بە ئەرکی سەرەکی و ئەخلاقی خۆمی دەزانم کە بەشداری ئەو کەمپەینە بکەم کە بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان دەستی پێکردووە. هەروەها جەلالیان ئاماژەی بۆش کردووە لە ئێران ژنان و هەموو گەلان کار بۆ واتادان باشۆڕش دەکەن و دروشمی ژنجیان ئازادی دەڵێنەوە کە فەلسەفەی ئازادی ئێمەی ژنانە. چالاکی ئشتگیری لەسەر سنووری نوسەیبین قامیشلو کە لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەستی پێکردووە بەردەوامە. ئەو دایکانەی بەشداریان لە چالاکی ئشتگیریەکەدا کردووە ڕایانگەیان ڕۆژاوە هێڵی سووری ئێمەیە و تا کۆتایی هێرشەکان بەپێ دەڕۆین. بەلانی کەم با بڵێن ئێمە پەکەکە بخاتە ناو تێرۆری
دنیا یعنی وەنیە وای بۆ ڕێخستووە بەڵام خۆی ڕۆژانە کوردە کوژێ ڕۆژانە ناوچە وێرانەکە ڕۆژانە بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بەهۆی کێشەی تەکنیکیەوە ببورن کاتێکی خۆش.